گفتگو قسە و باسە لەسەر یەکێک لەو گۆڤارە وەرزیانەی کە بێگومان سەکۆیەکی گرنگە لە ئێستایا بۆ بەشێک لە نووسەران و لە قەڵەمەکانی نێو ئەدەبیاتی کوردی کە بتوانن لەڕێ ئەم گۆڤارە وەرزیەوە بەرهەمەکانی خۆیان بڵاو بکەنەوە. بێگومان گۆڤاری وانەرێکێکە لەو گۆڤارانەی کە تاوەکو ئێستا توانیوێتی 5 با بڵین ژماری لێ بڵاو ببێتەوە و جگە لە نووسین و قەڵەمە جوانەکانی نێو ئەدەبیات و نووسەرانی کورد توانیوێتی بەشێک لە بەرهەم و نووسراوە جیهانیەکان کە لە زمانە زیندوە جیهانیەکانەوە نووسراون لەیان نووسەرە هەرە دیارەکانی جیهانەوە بێگومان نووسراونەتەوە جارێکی تر وەرگێڕەنە سەر زمانی کوردی. قسە و باسەکەم لەسەر ئامانجی دروستبوونی گۆڤارەکە لەبەرەوەی لە ئێستاە ئەم گۆڤارە پێئەنێتە 2 ساڵی تەمەنیەوە. زۆر بەڕێز کاک شاخەوانستی قسەنووسەری گۆڤاری ئەدەبی وانەرم لەگەڵایە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە. کاک شاخەوان سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێ. سڵاو لە تۆ، ئێوارەی بینەرانتان باش. زۆر سوپاس بۆ تۆ کاک شاخەوان. سەرەتای دروستبوونی گۆڤاری وانەر بێگومان بیرۆکەیەک بوو، بەڵام پێم خۆشە بزانم ئەو بیرۆکەیە لە چێوە سەری هەڵا و ئاماژ لە دروستبوونی گۆڤارەکەش لە دەستپێکەوە تاوەکو ئێستا چییە؟ ڕاستیە گۆڤاری وانەر لە ڕۆژگارێکە لەدایک بوو. خۆتان نەزانن کە هەرێمی کوردستان تووشی کۆمەڵی قەیران بوو، قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری و قەیران گەورەترین قەیرانیش کە قەیرانی تەندروستی و ئاتنی ڤایرۆسی کۆرۆنا بوو. و لە دوای ئەوەی کە بۆ ماوەی خەڵکی کوردستان هەمووی لە کەرەنتینەیە بوو، دۆخێکی دەرونی ناخۆش لای هەمومان دروست بوو. من بیرم لەوە کردەوە کە بۆ ئەوەی لەم دۆخە دەرونیە ناخۆشە دەرباز بینەوە، ئومێدێک بگێڕینەوە بۆ لای جوانی، بۆ لای ئەدەب، بۆ لای معریفە، بیر لە پرۆژەی جواب بکەینەوە. بۆ من پێشتری بۆ خۆم گۆڤارێکی کەم هەبوو لە یەکێ لە دەستگاکان و گۆڤارێکی ئەدەبی بوو بە هەمان شێوەی وانەر، بەڵام بۆ ماوەیەک وەستا بوو. بۆیە بیرم کردەوە کە پرۆژەی جواب بکەین. ئەوە بوو بە خۆشحاڵیەوە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تەها ڕەسوول لە کۆمەڵگای پەروەردەی مارگرێت باسی بیرۆکەکەمان کردو، ئەوانیش ئامادەبوون کە تەبەنی پرۆژەکە بکەن لەناو ئەو قەیران و لەناو ئەو دۆخە دەرونی ناخۆشەوە کە هەموو شتێک بەرەو وەستانە چوو. فڕۆکەخانەکان داخرابوون، کۆمپانیەکان زۆربەی مایەپووچ بوون، خەڵک لە ماڵەوە ئەمایەوە گوێبیستی مەرگی ئازیزانمان لەم لاولولا ئەبوون ڕۆژانە بەوەی ئەو پەتانەگریسەوە. ئێمە لەناو هەموو ئەوانی کە بەرەو کۆتاییە چوون دەستپێکێکی تازەمان ڕاگەیان، گۆڤاری ئەدەبی وانەرمان ڕاگەیان و مشتێکماندایەوە بە خوێنەران کە ژیان بەردەوامە، جوانی بەردەوامە، ئەستاتیکا بەردەوامە و ئەدەب جارێکی کە لەناو هەموو قەیرانەکانەوە یێتەوە دەرەوە. گۆڤارێکمان پێشکەشکردن کە خۆی لە 250 تا 300 لاپەڕە بەپێی هەر ژمارەیەکە گۆڕێ و وەکۆی تۆش لە پێشەکی کە باست کرد گۆڤارێکە گرنگی بە ئەدەبی گێڕانەوەدا لە لێکۆڵینەوە و نووسین و دیداری ئەدەبی و شعر و چیرۆک و ئەوانە. بەڵێ کاک شاخەوان، پێم خۆشە بزانم کێن ئەو نووسەرانەی کە بەرهەمەکانیان لە نێو گۆڤاری ئەدەبی وانەرە جێگەیە بێتەوە؟ لە ڕاستیە هەموو نووسەرێک لە هەر کوێی دنیا بێ بەمەرجێک لە بواری ئەدەبی گێڕانەوەیە بنووسێ لەناو گۆڤارەکە ئێمە جێگەیە بێتەوە و باشترین شایەت ساڵیش بۆ ئەم قسەیەمانەوەی کە لە 5 ژمارەی ڕابردووی ساڵی ڕابردوویە کە ئێستا پێێنێتە ساڵێکی نوێی تەمەنیەوە باشترین نووسەرەکانی کورد لەوانەی کە زۆر بەناوبانگن، ناویان هەیە، بەرهەمیان هەیە و خەڵک تامەزرۆی خوێنەوەی بەرهەمەکانیانە لەناو گۆڤارەکەیە بەرهەمیان بڵاو کردوێتەوە و گۆڤارەکەیان بە شیاوی ئەوە زانیوە کە بەرهەمەکانی خۆیانیان پێیا بڵاوکەنەوە. یعنی زۆرێک لەو نووسەرانە نوێترین بەرهەمەکانی خۆیان بە شیاو زانیوە لەم گۆڤارە بڵاو بێتەوە. و جگە لە نووسەرانی خۆمان کە لە هەر چوارپاتی کوردستان ئەلبەتە گۆڤاری وانەر جیاواز لە هەموو گۆڤارەکانی ترکە لە ڕابردووە لە هەرێمی کوردستان دەرچوو کۆمەڵە خاسێتی تایبەتی هەیە. یەکێ لەو خاسێتانە ئەوەیە کە گۆڤارێکە سنوورەکانی تێپەڕاندووە لە چوارچێوەی شار نەماوەتەوە، یعنی لە چوارچێوەی هەرێمێکیش نەماوەتەوە. ئێمە نووسەرانی ڕۆژئاوا لەناو گۆڤارەکەیە ڕۆڵێکی گەورەیانە، بۆ نووسەرانی باکوور ڕۆڵیانە، بۆ نووسەرانی ڕۆژهەڵات ڕۆڵیان هەبوو و هەموو نووسەرانی پارچەکانی کوردستان لە دەرەوەی وڵات، ئەوانی لە دەرەوەی وڵاتن، ئەوانەش بابەتی زۆریان لەناو گۆڤارەکەیە هەبوو، ڕۆڵیان پێدراوە. کاکرێب ئەمە خاڵێکی زۆر باش بێت کە گۆڤارەکە بووە بە ماڵێکی بچکۆلە بۆ کۆکردنەوەی هەموو نووسەرانی کورد و
ئاشناکردن بە بەرهەمی یەکتری لەناو ئەو ماڵە بچووکە. بەڵێ کاک شاخەوان پلانی داهاتووی گۆڤارەکە چی ئەبێت؟ لە ڕاستیە گۆڤارەکە ژمارە دوای ژمارەگە خوێنەر سەیری بکە هەست بە جیاوازیەکانەکە هەست بە و گۆڕانکاریاناکە کە تێیا بووە ئێمە لە ژمارەیەک کۆمەڵێک تایبەتمەندێتیمان نابوو بە گۆڤارەکە لە ژمارە دوو ئەو تایبەتمەندێتانەمان زیاد کرد کاکرێ تایبەتمەندەکان بە خێرایی بژمێرنێکی لەوانە ئەوەیە کە زۆر هەوڵماندا قەڵەمی مێینە زاڵکەین لە ناو گۆڤارەکەیە و هەوڵماندا قەڵەمی گەنجان بێنینە ناو بوارەکەەوە و ئیترەرەوە نەبێت کە نووسەر ئەبێ ناوێکی گەورەی هەبێت و خاوەنی کۆمەڵی بەرهەمی زۆر بێنا گەنجەکانی شمانەوانی تازان نووسن ڕۆیای جوانیان هەیە بیرۆکی تازەیان پێ هێنامانە ناو گۆڤارەکەەوە وە گرنگترین خاڵی گۆڤارەکەەوەی کە ئێمە زۆر گرنگی بە بەرهەمە جیهانیەکانە دێن لە ڕێگای وەرگێڕانەوە تۆ سەیری هەر ژمارەیەکی گۆڤاری ئەدەبیوانە بکەیتیا لە 7 بۆ 8 زمانی زیندوتیا لە دانیمارکی و هۆڵندی و سویدی و ئەڵمانی و ڕوسی و فەڕەنسی و ئینگلیزی و عەرەبی و فارسی کامە خاڵێکی زۆر زۆر گرنگە وەرگێڕانمان کردو بە پردێک لە نێوان خوێنەرانمان و ئەدەبی جیهانیە و تازەترین بەرهەمەکانی دنیا گوازینەوە بۆ ناو گۆڤارەکە بۆ خوێنەرەکانمان بێگومان لە ساڵی داهاتووشا ئێمە پلانی ورتر و باشترمان هەیە کە کۆمەڵێ گۆڕانکاری نوێ هەم لە ڕۆی دیزاین و نەخشەسازیەوە و هەم لە ڕووی ناوەڕۆک و بابەت و زیادکردنی بەشەکانەوە لە ناو گۆڤارەکە بکەین کە ڕەنگەوە بۆ داهاتوە بنێسی لە سەرکەین باشتر بێت بە هیوای بەردەوامی و کاری باشتر و کاری جوانتر زۆر بەڕێز کاک شاخەوان سێخ سەرنووسەری گۆڤاری ئەدەبی وانەر کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمانە بووی سوپاس بۆ بەڕێزە